بله تماشاوان کرد کنکشن و که اون بیسن وان دو روزن در بازبوی جواتا نران لکنگرسی امریکی بو جارا دوی سروک دونالد ترامپ امپیچ دکا. البته اوا قناغا یکیه کو سروکی تاوانبار دکن به کارینانا دا صلاتی بشیوه کی نه راسیان جی بتاوانه کی هنگاوا دوی یان پنگاوا دوی او بریار بشته جواتا سیناتوران او جی بریارا داوی لسر بدا لی گلو البته او جی دبا لدمکی کو بتنی هفتیک مابوج بو دمی سروکاتیا دونالد ترامپ داوی بتن گلو دموکراتان چه قازانج جوینا کر با امریکا برف کودری دچا پشتی وان رویدانن بلس دوان دو هفتیان دا کو لامریکا و لواشنطن بخوا در باز دبن ایرو اسمی وانداریا دو بریزان دکم کردن لیره لواشنطن یک پشتوانی سروک ترامپ و کماریانا یدینجی پشتوانی جو بایدن و دموکراتانا بریز فاضل کردی و کاک عمر پاچال گلک بخیرات نکرد کنکشن سپاس هرچند کاک عمر از جمتا دست بکم دموکراتان چه قازانج چه دستکفت جوی کاری جن پیچ کرنا سروک ترامپ بجارا دوی کرد از بارد کم دموکرات دخوازن ادیشا شش به مهدا سر سازی کنگرس بونه دخوازن او ترامپ دیویژن اما ترامپ کریه پشتگیری ترامپ او کارا کریه دخوازن یعنی لمرد کرا بیجه چیک هاش بیجه دموکرات دخوازن ترامپ او 4 ساله تشتی کرنه لبی داوی بینه ترامپ پیشیا یعنی محکمه نه تشتکی لترامپ برسوا وانا بده یعنی ترامپ او 4 ساله همو بنی سازی آمریکای والا کرن همو سازی والا کرن لداوی یعنی هفتک بریا بیشی شش و مهداجی لپشتگیری و اریش کنگره کرن یعنی تشتکی امزانن مادی کاکومر لی دستکفت دموکراتان وی چی بجوینا دموکرات ناس دو حف سناریو ون هناز بعد كم سناریو که وانا یا پیشین دخوازن ترامپ به شوندا ایرو شوندا نخوازن ترامپ دیسا به حل بجارتنه چی مثلا نیت که ترامپ سو هيا ترامپ خوازه نا تفگرک آوا کریه بکی ایسا نها داوی بو لی 4 سال شوندا ترامپ دیسا بزوره سیاستی دموکرات دخوازن پیشا ترامپ بگره افتشتکی اوه یعنی اشکره بله کاکا فاضل تو چون بینید ام پروسه هموی مبابتی امپیچ کردنی سروک ترامپ هفته ایک پیش و که پشتیوانان و هواداران سروک ترامپ کەوتنە ناو کۆنگرس و پرۆسەیەکی دیموکراسی لە ناو کۆنگریسی ئەمریکیان ڕاگرت ئەویش ئەوە بوو پەسەندکردنی سەرکەوتنی سەرۆکی داهاتووی ئەمریکا بوو. زۆر سپاس کاک دەکەیت بۆ ئەم دەرفەتە. مەبەستی ئیمپیچکردنی سەرۆک ترامپ مەسەلەیەکی سیاسی لە پشتەوەیە. دیموکراتەکان بیانی ئەوەیان هەیە کە سەرۆک ترامپ خەتەرە یان باش نییە بمێنێتەوە لە دەسەڵات و نەشتوانێت بۆ جاری دووەم بە هیچ جۆرێک خۆی کاندید کاتەوە بۆ هیچ پۆستێکی حکومی. بەڵام من لێرە ڕاست دەکەمەوە، من لەگەڵ دیموکراتەکان ڕاستە ترامپ خەتەرە، خەتەر نیە لەسەر ئەمریکا، بەڵکو خەتەر لەسەر نەیارەکانی، خەتەر بوو لەسەر چاینا، خەتەر بوو لەسەر ئێران، پگیری خەڵکی ئەمریکای دەکرد. کاری یەکەم ڕۆژی دەست بە کاربوونی سەرۆک ترامپ خەریکی خزمەتکردنی تاچی ئەمریکی بوو. کاکە فازڵ ئەمپیچکردن بۆ کارێکی غەڵەتە، بۆ تاوانێکە کە کردوێتی ئەویش هاندانی پشتیوانان و هەواگرانی خۆی کە بچنە ناو کۆنگرس و خۆمان بینی لە ڕۆژی چوارشەممە کە لە پرۆسەیەکی دیموکراسیدا لە ناو کۆنگرسا ئەویش پەسەندکردنی سەرکەوتنی بایدن بوو، ڕایان گرت و توندوتیژی لێکەوت و 5 کەسش تیامرن و لە ناو کۆنگرسیشدا خۆت بینیمان هەموو دنیا بینی کە چ توندوتیژێک ڕوویدا. لە هەر گرتبوونەوەیەک بەڵێ دەستی دەرەچی دەکەوێتە ناو، خەڵکی خراپی دەکەوێتە ناو،
کەس لەگەڵ تونند و تویژی نییە، کەس لەگەڵ هەرکوتانە سەر کۆنگرس نییە. هەر کەسێک هەلی کوتاوەتە سەر کۆنگرس لەم وڵاتی یاسا و ڕێسایە، هەر کەسێک ئەم ئیشە خراپانە بکە بە مافی خۆی دەکات، دەچێتە پشتی دەچێتە دادگایی دەکا و تاوانەکەی بەسەر پێ دەچێتە ناوبەندی خانە. بەڵام ئەمانەی کە ئەو هەموو لێشاوە خەڵکەکە هاتە بەردەرگای کۆنگرس، هەر هەمووی لە 56 کەس ئەو پەڕی 100 کەس دەوری 100 کەس ئێستا حالیان دەستیان بەسەراگیرەوە، ئەوانەیە کە خراپەکاریان کردووە. کەس خراپەکاری نییە. بەڵێ دەزانم، بەڵام خۆمەش بینیمان کە سەرۆک ترامپ لە ڕۆژی چارشەممە دەرچوو پەیامێکی ڤیدیۆیی بەڵاوی کردەوە کە ئەو بۆ یەکەم جار ئیدانەی ئەم بابەتەی کردووە، پێی ناخۆش بوو دەڵێ بە ئاشتی با ببێ و بە ئاشتیش پرۆسەی ڕادستکردنی دەسەڵات ببێ. یەکەم جارە بوو، بەڵام ئەوە درەنگ بوو دوای ئەوەی ئەو هەموو ڕووداوە بوو بەهۆی ئەوەی کە ئیمپیچ بکرێت. سەرۆک ترامپ بەتایبەتی کۆماریەکان خاوەنی نزیکەی لە بینی 75 میلیۆن دەنگت. ئەوەی کە گوزەرا بۆ مەسەلەی 80 میلیۆن گوایە جۆ بایدن هێناوێتی، ئەمە من زۆر بەڕاشکاوی دەڵێم جۆ بایدن ئەو کەسە نییە بتوانێت 80 میلیۆن دەنگ بێنێ ئەگەر بێت و ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردن نەکرابایە. خۆی پرۆسەی هەڵبژاردن تاک دەخین. چۆکی دیموکراسیە؟ دیموکراتەکان بەڕاستی ئەم پرۆسیان لە کەدا کرد. دیموکراتەکان دەستبەرداری هەموو بەهایەکی مرۆڤایەتی دیموکراتی بوون، هەموو بۆ گەیشتن بە کورسی دەسەڵات. سیاسەتکردن لای دیموکراتەکان بەڕێوەستانە ناچنە دەرەوە لە ڕیز. کاکومەر چت بێژیت بۆ ئەوان کەسێک و دەبێژن ئەو دەنگێن و جۆ بایدن برین نزیکی 80 ملیۆنانە سەختەکاریە تێدا بووە و نەڕاستن ئەو دەنگە نەڕاستن. نها المسألة يعني مسألة أبا كك فاضل جو نها لترامب كي ترامب ترتسه نياري أمريكا ترامب ترتسه يعني چين ترامب ترتسه نا لأنها دم ما ليدنيره همون نياري أمريكا إنها أمريكا يدكرنن çünkü يعني لما ما كبيجة يعني ترامب سری دا يعني خود سازی امریکا یعنی امریکا دولت که سر سازی خو آباد کردیه لسازی وی کار دکن لترامپ یعنی خود پشتگیری ترامپ اولکاریا دموکراسی امریکای اولکاریا سازی امریکای کنه بر خطر که پر مزنها خود ترامپ بریج دگو از داویا هلبجارتن قبول ناکم یعنی ترامپ تو سازی قبول نکرد یعنی همو سازی والا کرنه لهلبجارتن سازی که هلبجارتن پروسس که سازی که آمریکایی سرکیه یعنی اما دموکراسی سرکیه یه مرتو یعنی ترامپ سری داشت دگو از وی قبول ناکم بلي كاكو بلي يجي متخصص بلا كاك فاضل بينمكو كاك فاضل حتى لناو بيشون روجي كلا ناو كونغرسي امريكا انجمن سيناتا بونمونا لينزي جرام كاني زيكترين كسر بوستروك تا استاش هرني زيكترين كسا باشكراي قوتي نمبينيوا وكاس نيتوانيوا ناويكم بو بينتن كا سختكاري تياكرابي لهل بجانا كانا دادگا كان 50 كيس شو ئەوەی بسەپێن یان ئەوەی دیار بکە کە سەختەکاری کراوە چۆن خەڵک لە بڕوا بە قسەیە بێنێکە ئەگەر سەرۆک ترامپ بکاتن یانش پشتیوانێکی سەرۆک ترامپ وەکو جەنابەت بکاتن من چۆن متمانە بەو قسە بینم کۆماریەکان زیندون حزبێکن لەناو خۆیان ئەگەر هەمووی خاوەنی بیری بۆچوونی خۆیەتی پێچەوانەی دیموکراتەکان باوەڕیان بە ڕیز بەستن هەیە کاتێک کە دیموکراتەکان چوونە ڕیزەوە یەکی لێ دەرناچێت بەڵام کۆماریەکان ئەمانە خاوەن بیر و بۆچوونی خۆیانن
حزبێکی زیندون پارتێکی زیندون لەبەرەوەیە هەر کەسێک بیری بۆچوونی خۆی دەردەبڕێ ئەنجا لە زیندان بێ یان یەکێکی کە بێ بەڵام بۆ مەسەلەی ئەوەی کە ئایا ترامپ خەتەرە لەسەر ئەمریکا بەڵێ ترامپ خەتەر بوو لەسەر دیموکراتەکان بەڵێ ترامپ خەتەر بوو لەسەر وڵاتانی نەیاری ئەمریکا بەرگەی 4 ساڵی کەی ترامپیان نەدەگرت بە ئێرانتەوە بەچینتەوە بە وڵاتانی ترەوە بەڵام نە ئێران دەنگیدا نە چین دەنگی داوە جۆ بایدن نەوانە ئەوانە بچنە بابەتێکی دیکە تکایە ئەویش ئەوەیە کە زۆر کەس دیموکراتەکان چین شەڕێکی لەگەڵ ئەمریکا کرد شەڕی کۆرۆنا ڤایرۆس ڕەوانی ئەمریکا کرد دیموکراتەکان سواری شەپۆڵەکە بن ئەگەر نا ئەگەر بە کۆڤید 19 نەبایە لە ژیانیان دیموکراتەکان کورسی دەسەڵاتی بە پێچەوانەوە دیموکراتەکان دەڵێن ئەگەر کۆرۆنا ڤایرۆس نەباقەت ترامپ نەدەتوانی ئەو 7 مەلیۆن دەنگەش بێنێ بەڵام دەمێ بچمە ناو بابەتێکی دیکە ئەویش ئەوەیە کە ئاشتەوایی داوا دەکرێت هەم کۆماریەکان هەم دیموکراتەکان سەرۆک بایدن سەرۆکی هەڵبژێرا بایدن سەرۆک دۆنالد ترامپ خۆی لە پەیامەکەیدا کە ڕۆژی چوارشەممەیدا داوای ئەوەیە کە بە بارودۆخەکە ئارام بێت نوتیژی نەکرێ و پرۆسەی ڕادەستکردنی دەسەڵات بە ئاشتی بێ پرسیارەکە لەوەدایە دیموکراتەکان هەڵبەتە دەڵێن نەخێر دەبێ ئەوانەی غەڵەتیان کردووە دادگای بکرێن پێش هەمویان ئەوە بوو سەرۆک دۆنالد ترامپیان ئەمپیچ کرد ئایا لە بیرکردنی ئەو شتانەی کە ڕابردوو بوونە یانش وەکو بڵێن دادگای کردن و جزاکردنی و خەڵکانی غەڵەتیان کردووە کامەیان ئەبێ بەهۆی ئەوەی کە ئاشتەوایی لە ناو ئەمریکا جارێکە دی ببێتەوە کاک عومەر حەزەکەم جاتە دەست پێ بکەم ez dikarim navê mevzikar bêje li cara yekemîn ez dikarim Partiya Demokrat em Partiya Komara na hemû endamê Partiya Komarê li navbera Partiya Komarê pir kes dixwazin li pêşiya Trump bigirin yani ev tiştekî ev çünkü vê dizanin ev tevgera otorîter tevgera Trump yê rojê pêşiyê me de sala pêşiyê me de yê bingeha Partiya Komarê jî tehlîkeke pir mezin navbera Partiya Komarê çê bikin li niha ez bawer dikim Partiya Demokrat dixwaze li prosesa impeachkirinê hekî ev bike yani hekî wext pir tune lê Partiya navbera Partiya Komarê jî niha pir kes dixwazin li alîkariyê Partiya Demokrat bikin li vê tiştî ev bikin yani dawî bikin vê ew ê mesela dema Fazil behs kir yani Partiya gotina Partiya Komarê dîrokî digo em Partiya Kanun en nizamê ne yani Partiya Komarê digo Partiya Kanûnê nizamê ne yani hemû derê em gelî alîkariyê kanûna nizam bin lê niha ev gotina yani gotina ser saliya gotina Partiya Komarê bi destê Trump yani kete bin pêwana کاک عومەر تکایە بکورتی yani ev abûyî împîçkirina serok Trump nabe rêgir li pêşiya mesela hîviyên aştbûnewa û dîsan yekgirtina Emerîkiyan ev rast e niha tiştekî ha dekete holê yani navbera Partiya Komarê da sedî sedî çil kes em bêjin tevgereke otorîter heye ev tevgera otorîter piştgirî Trumpin yani piştgiriyê Trumpin eğer îro gerîkî Partiya ez bawer dikim Partiya Demokrat jî rêke dinê bivîne yani împîçkirinê ez bawer dikim yê berdevam bikin yani tu ser pişta Trump darnake dixwazin lê gerîkî rêke dinê bivînin ew tevgera Trump yani ew gelê piştgiriyê Trump li rêkî wan jî bivînin ew xwe ew bikin yani îfade bikin کاک فازل پرسیاری کوتاین بۆ جەناب تکاو بە کورتی ئایا کۆماریەکان کەسێکی تر دەگەڕن بۆ ئەوەی بۆیان ببێ بە سمبۆل لە جیاتی دۆنالد ترامپ یان نا یان کەسی ترتیانە ئەوی دابەشبوونێکی زۆر قوڵ لە ئەمریکا دروست بووە لە ناو کۆماریەکانش دروست بووە لە ناو کۆماریەکان زۆر کەما لەبەر کەمون وتم ئەمانە حزبێکی زیندون کە حزبێک زیندوو بوو بیری بۆچوونی خۆی دەبێ خاوەنی بڕیاری خۆی دەبێ بەڵام دیموکراتەکان حزبێکی مردوون حزبێکی ڕیز بەستون لە ڕیز دەرناتن
بەس ئەو دابەشبوونە ئایا کۆماریەکان کەسێک لە جیاتی ترامپ دەبێنن بۆیان ببێ بە سمبول لە دەوریا یەک بگرن یان نا؟ حزبێکی زیندووە کۆمارەکان حزبێکی زیندون بەسەدان وەکو ترامپ هەیە، بەڵام ترامپ کەسێک بوو شعبێتی ئەوەندە زۆر بوو لە ئەمریکا لە ناو خەڵکی ئەمریکا لەبەر خزمەتگوزاری بۆ خەڵکی ئەمریکا. کاک فازڵ کوردی، کاک عومەر پاچال، سوپاش بۆ دەمیوە.